سڵاو ئازیزانم چۆنن هیوادارم تەندروستی ملایەکتان زۆر باش بێت تەمان ئەمڕۆ ساوەر بە قارچک کوارک لەگەڵ پەتاتە حازریەکەین من خۆم زۆر حەزم لەم جۆرە ساوەرەیە ئێوەش دەتوانن بەم شێوازە ئامادەی بکەن لە ماڵۆ شەرنی هەر سپی بە سادە بێ یاخۆت سوور بێت کە بە دۆشاو ئامادەیەکە نەتوان بەم شێوازەی من ئامادەی بکەن تامێکی زۆر خۆشی هەیە سەرەتا هەندێک ڕۆنەکەینە ناو مەنجەڵەکەمان و دواتر پیاز ور دەکەین بەو شێوازەیەکەینە ناو مەنجەڵەکە و دواتر هەندێک لەمە بەڕاستی من نازام چی پێڵێن ئەوەی کە تۆزێک بۆ برنج و شتیوە بێتەها من ئەمەی تێیەکەم هەندێکی شێ حەزی لە شعرێتوانە شعرێشی تێکات یعنی بەدڵی خۆیەتی بەڵام من هەزیاتر حەز بە ماکەم و ئێستا ژوە هەندێک سوورە بێتەوە تایە وەکوی بین ڕەنگەکەی سپی و ئێستاوە ڕەنگەکەی قاوەیی بوو و پێویستمان بە پەتاتابێ پەتاتەش جوانە جنین و ئەیکەینە ناوی طبعاً پەتاتەکەم کردە ناوی زۆری زعاج بوو بە دوو دەست بە یەک دەست عفو ئیشکردن بە دەستێک کامێرە بگرەوە بە دەستە خەریکی خواردن بە تۆزێ زەحمەتە خۆشەویستان طبعاً ئەوە پەتاتەکەمان کردە ناو مەنجەڵەکەمانە و هەندێک خوێکە ئەوەندەی تێکە کە بەشی ساوەرەکەش بکات چونکە ئێستا هەم پەتاتەکە هەڵێمژێ هەمیش ساوەرەکە واتە ئەوەندەی تێ بکە بەشی هەردووکی بکە بۆ شێوازە لێی گەڕێت تا تۆزێک لەسەر ئاگرەمێنێتەوە سوورە بێتەوە ئێستا وا خەریکە وردە وردە سوورە بێتەوە و یەک بە ئەم قاپانە کە قاپی شلەی پێوترێ من ئاوم تێ کرد چونکە یەک قاپیش هەر ساوەرەکەم داناوە یعنی سەر بەسەر من لێی ئەنێم یەک قاپ ساوەر بە یەک قاپ لە قاپی شلە طبعاً گەورەکان من ئەمێک ئامادەیەکەم بۆ دوو کەس ئامادەیەکەم جا دوو کەسی باش بخوان نەگوەکو ئێمە طبعاً بۆ ئێمە زۆرەکە بەشی زۆرەکە خۆشەویستانەوە خەریکە جۆن ئاوەکە ئاکڵێ هەمیش پەتاتەکە وردە وردە نەرم بووە هەمیش ئاوەکە قوڵپە قوڵپەیەکە قوڵپە قوڵپیە ئێستا ساوەرەکە کەینە ناوی طبعاً ساوەرەکەم شتوتەوە تۆزە خۆی گرتووە تۆزە تێکەڵیکەم اینجا ساوەرەکە ئاکەمە ناو مەنجەڵەکەمەوە طبعاً خێی تێ ناکەم لە بەرەی خێمان پێشوەختە تێکردوتم ئەوەندەی تێ بکەن بەشی ساوەرەکە و پەتاتەکەش بکە ئێستا جۆن ساوەرەکەمان کردە ناو مەنجەڵەکە و لێگەڕین هەتا وەکو برنج تقریبان لێگەڕین هەتا ئاوەکە هەڵمژێ ئاوکەی هەڵمژی و دواتر ێکینە سەر چاوێکی تر کە لەو چاوێکی ئێستا هەیە کەستر بێت و سەری ئەنینەوە تا جوان ساوەرەکەمان ئەبێت طبعاً ئەوە ئاوەکەی هەڵمژی سەرەکەمان نایەوە و لێگەڕین تا ساوەرەکەمان جوانە بێت اینجا لەم لاوە خۆشەویستان تاوەیەگەێنین بە هەمان شێوە زبدەی تێەکەین لەوانەیە ساندێکتان بپرسن ئەکرێت زبدەی تێنەکەم کەری تێنەکەم ڕۆنی تێکەم ڕۆنەکە بە حکمەوەی کە ئێمە یەکەم جار خسمانە ناو ساوەرەکەەوە ڕۆنەکە خۆش نییە دیسان ڕۆن بەکاربێنی خۆی بە زبتەکە زۆر تامی خۆشترە لەوانەیە هەندێکیش حەزی لە قارچک نەبێت کەواتە ئەم خواردنەوە چێ بۆ ئەوانە نەبێکە قارچک و زبدە ناخۆن چونکە بەڕاستی بۆ دوانەوە زۆر خۆشە بێ و تامی خۆشە بێت تقریبا من 50 گرام لە زبدەم خستە ناو تاوەیەکەوە لە یەگەڕم تا تۆزێک ئەتوێتەوە و دواتر قارچکەکەم جوان بەو شێوازە ورد کردووە زۆر وردیش ناچکە قارچکە سوورە بێتەوە زیاتریش یەکەگرێ و زیاتر ئەپیشێ نامێنێ قارچکیش طبعاً بەدڵی خۆچەند حەز بە قارچکەکەی ویکیتە ناوی ئێستا لەوانەیە هەندێک بپرسن ئەکرێ من پەتاتی تێنەکەم ئەکرێ قارچکی تێنەکەم ئەکرێ هەموو شتێک ئەکرێ بەڵام تۆزانی هەمیشە ئەو شتانی کە دروستیەکەی وەکو خۆی دروستیکەی تام و لەزەتی فەرقی هەیە وەک لەوەی کە هەندێشتی لێ بۆ بڕی ئەوە قارچکەکە هەندێک خوێشمان کرد بە سەریاوتم بە تۆزێک بێتام نەبێ هەندێک خوێ زۆرنا و دواتر قارچکەکە بەو شێوازە جوان سوور بووەوە شەرتیش نییە زۆر سوور بێتەوە ڕقڕق ببێ قارچکەکەمان هەرەوەندەی بۆ شێوازە بێ زۆر باشە بێت ئێستاش برنجەکەمان دەمی کێشاوە قارچکەکە کەینە عفو برنج ساوەرەکەمان ساوەرەکەمان دەمی کێشاوە و قارچک و زبدەکەمان کردە ناوی دووبارە سەری ئەنینەوە لە یەگەڕین 5 دقە بۆ 6 دقەیەکی تر لە سەری بێت و ئیتر دواتر ئامادە بێت طبعاً من بەم شێوازە ئامادەم کردو بێ ئێوە ناخۆش ئینشەڵا سەفرە و خوانی هەموو لایەکەر ئاوە ڕازاوە بێ طبعاً من گۆشتم کردوتە سەری و لەگەڵ بادەم هەندێکم بۆ سوور کردوەوە احتیمالێ هەندێکیش حەزی لێنە بێر ئاو بە سادەی پێشکەشیکە ئەتوانی ئەوە شێوەی کۆتاییە بەو هیوام کە سووتان لێبینی بێت کاتێکی خۆش بۆ هەموو لایەک